کارەکانیان چییە؟ بەڵێ دیارە بکاتت باش نزیکەی کاتژمێرێکە ژمارەیەک لە هاوڵاتیانی ناحیەی زەڕایەن بەهۆی نەبوونی کارەبا و کەمی خزمەتگوزاری لە ناحیەکەیان دەستیان کردو بە خۆپیشاندان هەروەها ڕێگای سەرەکی نێوان سلێمانی دەربەندیخانیان کردووە و ژمارەیەک تایان سووتاندووە ئەوان ڕێگە نادەن هیچ سیارەیەک هاتوچۆ بکە داواکەن کارەبای نیشتیمانیان بۆ زیاد کرێت چکە بەوتەی خۆیان نزیکەی 2 ڕۆژە تەنها 5 کاتژمێر کارەبایان هەبوو ئەوان گلەیەکیان زۆر هەیە لە نەبوونی کارەبای نیشتیمانی و هەروەها کەمی خزمەتگوزاری لە ناحیەکان و ئەم هاوڵاتیانی کە لێرەن باز لەوە دەکەن ساڵانی ڕابردوویش چەندین جاری تر خۆپیشاندانیان کردو بەڵام داواکاریەکانیان جێبەجێ نەکراو و ئەم جارە سوورن لەسەرەوەی کە تاو کاتی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێ ڕێگە نادەن سیارە بڕوا و بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکانیان. باش عمەر هیچ لایەنێکی پەیوەندیدار هاتووە بۆ لایەن یان بەدەمی داواکاریەکانیانەوە هاتووە کە سەردانی کردوون؟ دیاری من باشی گوێم لە دەنگی تۆ نییە بەڵام نزیکەی 150 کەسێک ئەبن لێرە هێشتا داواکاریەکی با بڵێن بە نووسراویان پێ نییە بەڵام ئەوەی کە هەیە کە لە خۆپیشاندانەکە باسییان کردو و باسیەکەن ئەوەیە کە نەبوونی کارەبا گرفتی سەرەکی ئەوانە چەند جارێک جەخت لەسەرەوەکە نەبوونی کارەبا هیچێکە لەو هۆکارانی کە وای کردووان بێنە سەر شەقامەکان و دەستکەن بە خۆپیشاندان. باش عمەر ئەگەر بکرێت بەشێک لەو هاوڵاتیانە بۆ خۆیان قسە بکەن داواکاریەکانیان چییە پەیامیان چییە بۆ خۆپیشاندانەکەن؟ بەڵێ ئەگەر یەکێک لەو خۆپیشاندەرانی کە لێرە بێت ئێستا گرفتی سەرەکیەوە چییە با بڵێن داواکاریتان چییە کە بۆچی خۆپیشاندانتان کرد؟ پێشەکی بەخێراتدانای بۆ کەلاڵەکەتان بەڕاستی خەڵکی زەڕایەن لە ڕووی کارەباوە کارەبایەکی زۆر کەمیەیە لە ئیخبارەکان ئاڵێ 12 بۆ 13 سعات کارەبا هەیە بەس بەداخەوە ماوەی 2 تا 3 ڕۆژە 5 تا 6 سعات کارەبا هەیە یعنی سا بڕۆ بۆ هەر ماڵێ لە شارچکەی زەڕایەن هیچ کەسێک ئەو نە ئاوینەکە خۆی پێ بشتێ خەڵک بە مەنجەڵ ئاو گەرمەکە جایمەش داوامان لە حکومەتێ لە کاربەدەستانی ئەم حکومەتەیە بە سوودی کات بێنە داواکە بێنەهانای خەڵکی زەڕایەنەوە داواکارەکانیان بەجێوەجێکردن و داوا لە ئەم گەنجی ئەم زەڕایەنیش ئەکەین ئیتر تووتوتیشی ئەم تووتوتیش لێنەکەدە هیوادارم و بە شێوەیەکی نەرمونیان ئەم خۆپیشاندانە بەڕێوە بچکەوە داوا لە بەرپرسانانی ئەم شاریشە دەکەین بە زودی کات بە هانای ئەم خەڵکەوە بێن و هیوادارم کارەبا بۆ خەڵکە باشکەنەوە 5 تا 6 ساعت کارەبا هەیە ئەڵێن 12 تا 13 ساعت کارەبا هەیە. بەڵێ دیاری من ئەمەوەیەک دیمەنێکی خۆپیشاندانەکەتان بۆ گوازمەوە گەر ئەو ئاگری کراوەتە لەسەر شەقامەکە گەر هاوکاران ڕێگە بدەن دیمەنی ئاگرەکەتان پیشان بین کە ئێستا ڕێگاکە گیراوە. بەڵێ بەرەزانەوەی کە بینین ئێستاوە ڕێگای سەرەکی نێوان سلێمانی دەربەندیخانە لە ناحیەی زەڕایەن ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەو قەزایە ئاگریان کردوێتەوە و دەستیان کردەوە بە خۆپیشاندان نزیکەی نیم کاتژمێرە داوای کارەبای نیشتیمانیەکەن. زۆر باشە عومەر لەوەتەی ئەم هاوڵاتیانە هاتوونەتە سەرم شەقامەوە ئاگریان کردوەوە خۆپیشاندانیان دەست پێ کردووە هیچ کەسێک لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسان ناتون بەدەنگیانەوە؟ بەڵێ دیاری ئەو ماوەیکە ئێمە لێرە نزیکەی نیم کاتژمێرە تا ئێستا هیچ بەرپرسێکی حکومیمان نەبینیوە بێتە لایەن خۆپیشاندارانە گوێ لە داواکاریەوان بگرێ بەڵام نازانایە لە دوای ئەمە بەرپرسان دێن یاخود نا تا ئێستا هیچ بەرپرسێکی قەزاکە لەسەر ئاسی قەزای شارەزوو و لەسەر ئاسی ناحیەکە نەهاتۆ بەدەم داواکاری خۆپیشاندارانەوە. عومەر فەتاح پامنێری ناوتی زۆر سپاس بوو.